سلام عزیزم. وەکو بەڵێنمان پێدا بوون زنجیرە ڤیدیۆی تۆمارەکەین بۆ ناساندنی پسپۆڕەکانی پزیشکیتان. ئەمڕۆژە نەخۆشخانەی شارین بۆ باسکردنی یەکێک لەو پسپۆڕیانی کە خەون و خولیای چەندەها خوێندکارە و ساڵانە ژمارەیەکی زۆری دەرچی کۆلێژی پزیشکیتان تەقدیمی ئەم بەشەکەن. ئۆڕەڵ ئەند ماکسیلۆفیشڵ سێرجری ئەو بەشەیە کە وێنەیەکی زۆر گەورە جوانی هەیە لە دوورەوە و هەرێکێک لە ئێمە ئەگەر بۆ یەک جاریش بێت بە خەیاڵمان ناهاتووە کە ڕۆژە لە ڕۆژانە بەشەوەر بگیرین. بەڵام ئایا ژیانی ڕاستەقینە و ناوەڕۆکی ئەم بەشە هەر هەمان شتە یان بابەتەکە بە جۆرێکی ترە؟ سڵاتان لەبێ من دکتۆر بەیانجەزا مەحموود سپۆری نەشتەرگەری ڕوخسار و شەویلگەم کە بە ئینگلیزی پێوتری ئۆڕال ئەند ماکسیلۆفیشڵ سێرجری وەکو پێناسەیەک بۆ ئەم برانچێکی ئەمەیتیاین وەکو لە ناوکە دیارە ئۆڕال کەلیمەی ئۆڕال واتە ناودەم ماکسیلۆفیشڵ ماکسیلۆ یعنی شەویلگەکان و فیشڵ یعنی فیس. ئەم بواری نەشتەرگەریە سێ بەشی زۆر گەوراگرێتەوە بەڵام ئەویش هەر لە قی زۆر بچووکی لێبێتەوە. بواری ئۆڕال ئەند ماکسیلۆفیشڵ سێرجری هەموو ئەو نەشتەرگەریانە گرێتەوە کە لە ناو دەماکرێتتر بە هەموو جۆرەکانیەوە. هەروەها نەشتەرگەری ئێسکی دەموچاوە گرێتەوە شەویلگەکان، هەروەها نەشتەرگەری ڕوخساری ژەگرێتەوە بە شێوەیەکی گشتی. بەڵام ئەگەر لە ڕۆژانستیەکەەوە لێکۆڵینەوە ئەم بەشە سێ بواری زۆر سەرەکیەگرێتەوە. ئەویش بەشی شکاویە کە هەموو ئەو چارەسەری و نەخۆشانە ئەکرێت کە لە حاڵەتی تەوارین بۆ نمونە خود شکاوی ئێسکی ئێسکەکانی ڕوخساریان هەیە و بەشی دووەمیان بەشی نەخۆشیەکانە. ئیتر بەشی نەخۆشیەکانی هەم شەویلگە و ڕیپێوتێ کامی ژەبێ بە دوو بەشی ترەوە کە بەشی ئەو نەخۆشیە و گریانەی کە پاکن، ئەو نەخۆشیانەی لەگەڵ ئەو گریانەی کە پیسن بۆ نمونە سەرەتانەکان. هەروەها بەشی سێمیان جوانکاریە، ئیتر ئەو جوانکاریان ناگرێتەوە کە لە ڕوخسار و ملی نەخۆشەکان ناگرێتە. بەشی شکاوی ئیتر شکاوی ناودەم شەویلگەکان شەویلگەی سەرۆبیان خوارە بێکاڵێت چەند ناگەیشکاوە یاخود شکاوی لوتە گرێتەوە، شکاوی چاردەری ئێسکی چاردەری چاو، ئێسکی ڕوومەت، ئێسکی ناوچەوان و هەروەها ئێسکەکانی تر لە ڕوخسار و سکاسی سەردا. بەشی گریەکانیش ئەو گریانی کە پاکن بۆ نمونە لوویەکە یاخود پیسیەکە مەسەلەن یاخود وەرەمێکی پاکە ئەوانش ئەگرێتەوە کە لێرە لەم قسمەدا نەشتەرگەری بۆکەین. و بەشە گرێ سەرەتانەکانیش بۆ نمونە ئەو سکوما سەڵ کارسینۆمانمانەیە و هەروە هەموو جۆرەکانی تری کانسەری ژەگرێتەوە. ئیتر کە نەخۆشەکە پێویستکە لەوانەیە گۆشتێکی زیادەیان لایەکی زمانی یاخود مەسەلەن لایەکی ڕوخساری یان چاوی یان هەشتێکی کە نەخۆشەکە بە پێی چارەسەرەکەی بۆی لێکرێتەوە وەرەوەها نەشتەرگەری لیمفەگرەکانی ملیشی لەگەڵا بۆکەین و هەروەها نەشتەرگەریەکی تریشمانەیە کە لە من کاتە بۆیکەین پێویستە کە زۆر پێویستە بۆ ئەو کەیسانە وەکو دروستکردنەوەی بەشە لە ناوچەکان. بەشی جوانکاریش لە ڕوخسار و شەویلگەدا وەکو دیارە هەموو جوانکاریان ناگرێتەوە کە لە سەرەوە تاکومل دەکرێت لە سەروەی سەرەوە تاکومل. ئیتر ئەو جوانکاریانە بریتینە جوانکاری پێڵووی چاو، ڕاکێشانی ناوچەوان، بەرزکردنەوەی برۆ، ڕاکێشانی ڕوخسار، پێڵووی سەرەوە، پێڵووی خوارەوە، جوانکاری لوت، جوانکاری لێ و کورتکردنەوە بۆ نمونە، جوانکاری مل و ماسوولەکانی مل تونکردنەوەی، جوانکاری گوێی دەرپەڕی و هەروەها فیلەر و بۆتۆکس و پلازماشەگرێتەوە. زۆر باشە. ئێستا باز لەو حاڵەتاکەین چۆن خوێندکارێک بتوانێت کە پێشکەشی ئەم قسمەی بکە. لە جیهانە دوو جۆر پۆلیسی هەیە. پۆلیسیەکیانەوەیەکە بۆ نمونە لە ئەمریکا لە دێنتستریەوە ڕۆن لە قسمی ددانەوە ڕۆنە ئەو بەشە، بەڵام ئەبێ بەشێکی جراحەمە بخوێنن. لە بەریتانیا بە عەکسەوە ئەبێ لە توبعامەوە ببڕی. لە وڵاتی ئەمەیە وەکو ئەمریکا وایە لە دێنتستریەوە بۆڕین، بەڵام لە ئەسنای خوێندنی و پێنج ساڵی بۆردەیە ئەبێ ساڵێک بەلایانی کەمەوە جراحەمە تەواو بکەیت، یعنی نەشتەرگەری گشتی و ئیمتیحانیان تیا بکەیت و لە ئیمتیحانەکەوانە دەرچیکە هیچ فەرقێکی نییە لەگەڵ پرسیارەکان، هیچ فەرقێکیان نابێت لەگەڵ پرسیاری بۆردی نەشتەرگەری گشتی. خوێندکارێک ئەگەر بێت تەقدیمی ماستەر و دکتۆرا بکە بە شێوەیەکی ئەکادیمی لە زانکۆ فەرقی هەیە لەگەڵ یەکێکە تەقدیمی بۆردکە شاهادەی بۆرد کە معادلە بە شاهادەی دکتۆرا، بەڵام ئەوەیە بە لەو هەڵەیە تێنەگەین ماستەر یەکسان نییە بە دوبلۆم و بۆردی یەکسان نییە بە دکتۆرا، بەڵام وەکو مەرتەبە لە یەک ئاستان. بۆرد ئاعلا شەهادەی میهەنیە، بەڵام دکتۆرا ئەکادیمیە، ئاعلا شەهادەی ئەکادیمیە. ئەگەر خوێندکارێک بێ بچێتە ماستەر و دکتۆراوە ئەبێ طبعاً ئەگەر تعین بیا خود تعین نەبێ، ئەگەر تعین نەبێ بێ بە پاراڵڵ ماستەرەکەی بخوێنە دواتریش دەتوانێت بە پاراڵڵ تەقدیمی دکتۆرایکە. بەڵام ئەگەر خوێندکارێک
تەعین بوو بێ ئەو کاتە توانێت بەبێ ئەوەی کە بە پەڕەڵ بێت ئەچێتە منافەسەوە، یعنی زیاتر منافەسی تێکرد ئەنجا توانێت بڕاتە ماستەر و دوکتۆرا تەواوکە. بەڵام بەنسبەت بۆردەوە وانە ئەویش هەر ئێستا بەپێی ئەمری وەزاری هاتووە خوێندکارێک ئەگەر تەعینیش نەبوو بێ یاخۆ تەعین ببێ ئەتوانێت ئەویش هەر وەکو ماستەر دوکتۆراکە تەقدیم کە، بەڵام ئەویش هەر ئەکەوێتە بابی پەڕەڵ و پەڕەڵ نەبێت. بەڵام پێشتر خوێندکارەکە ئەبێ ساڵێکی بنکە تەندروستیەکانی ناو شار تەواو کات و 2 ساڵیش بشێتە دەرەوەی شار، ئەبێوانە تەواوکات دواتر یێتەوە بەپێی منافەسە و بەپێی مەقعدانی کە کراوەتەوە لە ئیقامە خودمانی بۆ تەقدیمکردنی پزیشکی نەشتەرگەری جێرین نەشتەرگەری دێرین ئەتوانی کە تەقدیمێکات لەو کاتەیە ئەچێتە ئیمتیحانێکەوە. جا ئیمتیحانەکەش دوو بەشە، بەشێکی ڕەتینی تیانی بنووسین و بەشێکی ئەوەی ئۆڕاڵی ڕوبەڕوو. دوای ئەوە کە وەرگیرە ئیتر بەپێی ئەو بۆردی کە تەقدیمەکە، بۆردی کوردستانی، بۆردی عێراقیان، بۆردی عەرەبیان، هەچ بۆردێکی ترە لە دەرەوەی دنیا هەیە 6 مانگ ئەبێ ئیقامە خودمانی تەواو کرد بێ، هەیە ئەبێ ساڵێکی بێ، هەیە ئەبێ 2 ساڵ بەپێی ڕێنمایەکانی ئەو ساڵی کە دەرەچێت لە بۆردا. دواتر کە خوێندکارەکە لە تەلەبەی بۆرد وەرەگیرێت ئەبێ 5 ساڵیکە هین کات، یان چاڵی تەواجودی هەبێ لە خەسخانە بێ خوێندکاری بۆرد. ساڵی یەکەمی ئەبێ جراح ئەمە تاوەکە هەروەکو باسمان کرد بێ لە ئیمتیحانی ئەوانە دەرچێت کە هەمان پێیپەرن و ساڵی دووەمیان ئەچێتە باتنی، ساڵی سێمیان برانچاتی تری هەیە بۆ نمونە ENT قورگولوت و گوێ جوانکاری، بۆ نمونە پێست، ئیتر هەروەها ئەو برانچاتانی کە تاوەکە لە 2 ساڵی ئاخیرا بە تاواتی بەرکەوتنیە بێ لەگەڵ خیسمی نەشتەرگەری شەویلگە و ڕوو بە تاواتی جیابێتەوە. بەس لە خلالی ئەم 5 ساڵەیە ئەبێ خوێندکار سیمینار تەقدیمکە، ئەبێ خەفارەت بگرێ، ئەبێ پۆسکۆڵ بچێتە میتینەکانەوە، ئەبێ خاڵی لێ داواکراوە، بۆ نمونە ئەبێ چەند ئەکتیڤیتیەک بکە، ئەبێ چەند ئەکتیڤیتیەک بەشدار بێت. طبعاً هەموو شتێک لە دنیاە خۆشی هەیە و ناخۆشی هەیە. ئەم شەهادەیەش کە ئەوەنە بەرزە ئەکی دەبێ بە بارستایی خۆی هیلاکەت و ماندووبوونی خۆی بۆ بکەیت. ماندووبوونەکان چین؟ عادەتەن ئەو کاتیانی کە تەلەبەیت بۆ نمونە ئەبێت دایمەن تەواجودت لە خەسخانەیە بێ، بۆ نمونەیەکی ترەچێ بۆ سەیران بۆ سەفات تۆ ناتوانین لە ئەبێ ئەو ڕۆژی کە خەفەریە بێت تەواجودێ بێ، لەوانەیە لە نێوی شەو خەبەرەکەنەوە بە گەرما بە سەرما بە ڕۆژ جاری وایە عملیاتێک 10 ساعت 15 ساعتی پێچێ، ئەبێ بمێنیتەوە، ئەبێ تورکی دوایی بچی سەردانی نەخۆشکەی. بە کورتی مختصری زۆر هیلاکەتێکی هەیە تاوەکوی خۆی نێتە ناو وەزعەوە نازانێت چۆنە. و دوای ئەوشی کە خوێندکارەکە تەخەرروجەکە بێ بە قسایی ئەمجارە و ئازانێ نەجاتی بۆ، بەڵام بالعکس شتەکان خراپتر و قورسترە بن لەبەرەوەی ئەو کاتە خۆت تقریبان تاکە کەس ئەمێنیتەوە، ڕاستە هاوڕێ و شتێت توانین ڕاوێژیان پێ بکەی، بەڵام زۆربەی کێشەکان ڕوبەڕووی خۆتە بێتەوە. کێشەکانی چینیتر هەموو ئەو هیلاکەت و بەزم و ڕەزمەی کە لە خوێندکاریە هەیە لە سینێریشە ئەدبێ و جگەلەوە پۆستگراجویت شتە بێ، و کاتە تەلەبەشت دێتەوە ژێر دەستووە بێ لە بەحس و شتی وایە لەگەڵیانبی. و کێشەی تریش ئەوەیە کە ڕوبەروت دەبێتەوە بەرامبەر بە نەخۆشی تر، چجا کێشەکە ئاڕازی خراپ و جانبی نەخۆش بێ، مەسەلەن لێکتێ نەگەشتن بێ، یاخۆت مەسەلەن هەنێک کەس هەیە کێشە دروستەکە بە شتێکی کەم، ئیتر ئەم جۆرە کێشانە شتەر تووشە بێت. بە کورتی قورسیەکەی و خۆشیەکەی بە قەدەریەکەن بەڕای من. بەنسبەت پێشکەوتن لەم قسمەیە، یعنی future innovations، هەموو بابەتێکی پزیشکی خۆت هەموو بابەتێکی تری غێر پزیشکی ڕۆژانە گۆڕانکاری بەسەرە لە ڕێی ریسێرچەوە، لە ڕێی دۆزینەوە و داهێنانەکانەوە. وەکو قسمی ئەمە الحەمدوللا لە ئەتوانە بڵێم لە 10 ساڵی ڕابردووە تا ئێستا فەرقێکی زۆرمان کردووە، زۆر شتمان داهێنان کراوە، مامۆستاکانمان زۆر بەحس و شتیان کردووە، دۆزینەوەمان کردووە، تەکنیکی تایبەت بە خۆمانمان هەیە لە چەند ڕۆیەکی جیاوازەوە. ئەو شتانی کە زۆر بەرچاون ئەوەیە دروستبوونی سەرجیکال گاید و کۆمپیوتەرایزی بە کۆمپیوتەرکردنی ڕوخساری نەخۆش و مەسەلەن پێشبینیکردنی نەتیجەی نەخۆش و ئەوانە هەموو ئەتوانین مختبەری تایبەتی خۆمانمان هەیە تایبەتە بە پرینتکردنی ئێسکی دەستکرد بۆ جێگرتنەوەی ئەو بەشانەی کە پێشتر لە ناوچوون، بۆ نمونە لە حادیسای گوێچکێکی لێبەتەوە لە جاتەوە بچین چەند نەشتەرگەرێکی زۆری بۆ بکەینەوە، چاوەڕێی هەنێک ئاکامی ناخوازراو بکەین، گوێچکەکەی بۆ دروستەکەینەوە، لوتەکە دروستەکەینەوە، یان مەسەلەن جاری وە هەبووە جاران کە بۆ نمونە وەرێمێکمان ببڕێ، ئێستا توانین بە گاید بیبڕین، ناڤیگەیشنمان هەیە و ئینشاءڵڵا پزیشکانمان ئەتوانم بڵێم لە ڕووی خبرەوە کەمتر نین لەگەڵ ئەوانی دەرەوە، بگرێ لەوانەیە لانێ ڕۆ زۆر باشتریش بین بە حکمەوەی ئەمە لێرە نەخۆش زیاترە بینین و ئینشاءڵڵا هەوڵەدەین لە ماوەیەکی نزیکە بتوانین زیاتر کۆنتاکت دروستکەین لەگەڵ دەرەوەی وڵاتەوە بۆی توانین زۆرترین خزمەت پێشکەشی چارەخەوزەکانمان بکەین.
وەکو ئامۆژگاریەک یاخۆ ڕێنمایەک بۆ خوێندکارە عزیزانی کەیانەوێ وەکو ئێمە بم پرۆسەیە بڕۆن ئەمێ ئەوە لێک بدەنەوە کە ئەم پرۆسەیە کارێکی ئاسان نییە بەجددی لەوانەیە تۆ هەنێشت ببینی لە سوۆسیال میدیا هەنێشت ببینی لە شوێنێکتر دەفع ببی بە جۆرە لە جۆرەکان بەڵام تۆ بێ لە ئەوڵ دەقەوە خۆ حازرکەی بۆم شتانە بە زۆر کاتێکی زۆر لە ژیان تەبا ئەجا بە گەنجی باشترە تەقدیمکەی وەک لەوەی تەمەنەکە بێ بتوانین تەقدیمکەی بە هەر حاڵ ئینشاءڵڵا هیوای باشی بۆ هەموو کەسێکە خوازم ئینشاءڵڵا دکتۆرەکانمان زیاترە بن ئینشاءڵڵا دکتۆرەکانمان زیاترە بن بە بەراورد لە نەخۆشەکانمان و ئینشاءڵڵا نەخۆشەکانیشمان هەر تەندروست بن و پێویستیان بە هیچ شتێک نەبێت. ئەم کاتتان باش من دکتۆر ڕێژینم خوێندکاری دکتۆرا بۆرد لە بەشی نەشتەرگەری شەویلگە و ڕوخسار لە نەخۆشخانەی شار. ئێمە وەکو بەشی نەشتەرگەری شەویلگە و ڕوخسار خوێندنەکەمان تا ڕادەیەک جیا لە خوێندنی بەشەکانیکەی پزیشکیدان. ئێمە تا ڕادەیەک دوورەکەوین و لە اختصاسەکەی خۆمان کە دەمودانە نەشتەرگەریەکانمان لە ڕوخساری نەخۆش یاخود بەشەکانی مل و شەویلگەکان تا ڕادەیەک شوێنی ئیشکردنەکەمانیان فیڵدی ئیشکردنەکەمان فراوانە بێت. بێگومان ئەمەش پێویستی بە خوێندنی زیاتر و کۆشی زیاتر و ئەکسپیرینسی زیاترە یاخود خبرەی زیاترە. ئێمە خوێندنەکەمان لێرە جگە لە 5 ساڵی دکتۆرا کە 5 ساڵی دکتۆرا و بۆرد 2 ساڵی کەشف و خزمەتمان هەیە وەکو پزیشکی نیشتەجێی دێرینی نەشتەرگەری شەویلگە و ڕوخسار کە ئەمە خۆی لە خۆیە تا ڕادەیەک کاتێکی دوور درێژە و لەگەڵیشیان لەم 7 ساڵە داوامێکی دوور و درێژ و کاتێکی زۆر و با بڵین وجودێکی زۆر لە خەستەخانە تا ڕادەیەک وە ئەکات کە دەرشۆکانی بەشە پزیشکیدانەکان کەمتر بیر لە نەشتەرگەری شەویلگە و ڕوخسار بکەنەوە. بەڵام لەگەڵ ئەمەشە بەشێکی خۆشە مەجالێکی زۆری تیا بۆ فێربوونی شتی تازە مەجالێکی زۆری تیا بۆ زیاتر خزمەتکردنی نەخۆش و بۆ ئەوانەی کە نەوێ غێری دەمودان بچنە بەشە پزیشکیەکانی کەوکو بەشێکی پزیشکی نەشتەرگەری شەویلگە و ڕوخسار زیاتر نزیکنەوە لە بەشە پزیشکەکان. ژیانی ڕۆژانەی ئێمە هەر لە بەیانیەوە کە دەست پێەکەین لە بەیانی زووەوە ئیتر بێگومان لە ڕۆژەکە یان بەشی ئۆپیدیمان هەیە ئیستیشاری یان عملیاتمان هەیە کە لە سەعات 8 دەست پێەکە و کاتی تاوابوونەکەی دیارە. لەگەڵ ئەوەش ئێمە خەفارەتمان هەیە خەفارەت لە خەستەخانە نەخۆشخانە ئەمێنینەوە وەرگرتنی ئەو کەیسانی کە فریاگوزارین و پێویستیان بە کارکردنی پزیشکی خێرایە. لە خوارەوە لە فریاگوزاری ژووری نەشتەرگەری شەویلگە و ڕوخسار هەیە کە زۆربەی کاتەکان لەوێ پزیشکی نیشتەجێی دێرین یاخود خوێندکاری بۆردمان هەیە لەوێ پێشوازی لە نەخۆشەکە و لەگەڵ حاڵەتە تەواریەکان یاخود فریاگوزاری سەرەتاییەکان و بەشی ئۆپیدیش بێگومان هەر بەشی نەشتەرگەری شەویلگە و ڕوخسارمان هەیە کە زیاتر حاڵەتە ساردەکان وەرەگیرێ لەوێ یاخود حازرکردنی نەخۆش بۆ نەشتەرگەری و پشکنینی ئەو حاڵەتانەی کە غێرە تەواری و جگە لەوەش بێگومان ڕۆژانە سیمینارات و محازەڕات و ئۆنلاین میتینگەکان و ئەمانەواکەن کە تۆزێک ئیلتیزامی زیاتر بێت لە بەشەکانی تر و بێگومان کاتێکی باشتر و هیلاکەتێکی زۆرتری ئەوێت بۆ ئەوەی کە بیت لە بابڵین داهاتوی خۆتا بتێت بیت بە نەشتەرکارێکی شەویلگە و ڕوخساری باش. دکتۆر ئامۆژگاری چیە بۆ خوێندکارانی کە ئارەژیان بەشاکەن یان یانە لە داهاتوە لە بەشە بخوێن؟ بەڵێ ئامۆژگاریم ئەوەیە کە زوو دەست پێ بکەت هەتا زووتر دەست پێ بکەیت لە کۆتایە لە تەمەنێکی کەمتر و لە تەمەنێکی لاوترە ئەبیت بە پزیشکی پسپۆر کە وەک ئەزانی ئێمە لێرە زیاتر پێویستمان بە پزیشکی لاوە کە توانا و با بڵێن ئێنێرجیەکی زیاتری هەیە و بۆ ئەوەی کە با بڵێن زوو تووشی مەلەل نەبیت پێ باشتر وایە کە هەتا زووتر دەست پێ پیتر چ بە خوێندن بێ یان چ بە کۆششکردن بێ پێش ئەوەی کە لە بەشەکە وەرگیریتەوە. بۆ کەزانی کە خوازارم من بە خوێندکاری بۆردی نەشتەرگەری شەویلگە و ڕوخسار
پێویستەوە مەرجی سەرەکیە کە 2 ساڵی قامە بکەن لە پاش تەواوکردنی 2 ساڵەکە و ئەرکەکانی ئەو کاتە ئەتوانێت تەقدیمی تاقیکردنەوەی بۆردی چلگۆ ڕوخسار بکات جا بۆردی عێراقی بێ کوردی بێ یاخود عەرەبی ئەرکەکان دووکو مقیم چین بێگومان یەکەمیان خەفەریاتە کە تۆ لە هەشتی بەیانی بۆ هەشتی بەیانی سبەینێ ئەبێ ئۆن کۆڵ بیت وەروەها چەند کاژمێرێکیش ئۆن دیوتی بیواتە لە ناو خەسخانەیە بوونت هەبێت بۆ یەکە کەیسێکە بوو بە زووترین کات کەیسەکە ببینی و سەکەند کۆڵ و سنێری لێ ئاگادارکەی وەروەها سیمیناراتمان هەیە هەفتەیەکە ڕۆژێک سیمینارمان هەیە و هەروەها پۆستکۆڵمان هەیە کە لەگەڵ بەشەکانی نەشتەرگەری گشتی وەروەها ئێس وشکاوی پێکەوە ئەو کەیسانی کە لە ماوەی ئەو هەفتەیەدا کرابێت لە بەشی نەشتەرگەری شەویلگۆ ڕوخسار پێشکەشەکرێت و سینەرەکان لە بینی خۆیانە دیسکەشن پێ دەبن وەروەها سینەر ئەتاچمنتت هەیە واتە تۆ لەگەڵ سینەرێک یاخود دوو سینێرە داوامەکەیت داوامەکانی ڕاوێشکاریت و هەروەها ساڵی نەشتەرگەریت لەگەڵ ئەم سینێرا بە ڕێزانە ئابێت و هەر کەسێکیان کردبێت نەشتەرگەریان بۆ کردبێت ئەرکی مقیمەکەیە کە فۆڵۆ بۆ نەخۆشەکە بکات و سینەرەکەی لێ ئەپدێت بکات. لێرەیە کۆتایی بەڵقەی یەکەم لە زنجیرە ڤیدیۆی ناساندنی پسپۆڕەکانی پزیشکی دانێنین دڵنیام شتی نەبیندا و نەبیستراوتان بینی و بیستان بۆ ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و شێری بکەن بە هاوڕێکانیشتان هەتا بێ بەشنە لەم زانیارە گرنگانە بۆ پێشم بڵێن لە کۆمنتە ئاخۆ دوای ئەم ڕێگا پڕ لە قورسی قوربانیدانا هێشتا هەمان هەست و حەستان بەرامبەر بە ئەم بەشە هەیە یان بیرکردنەوەتان گۆڕاوە.